بهالكافتا راپارينا سال 1991 از پیروزبایی خلقی آکرد کم که دست راپارینا منطقه بادینا کرید و درگاه راپارینا بادینا وکو درگاه بو هاوینا سرکفتنا ملت کرد سر ظلم و زورداریه از هیویدارم اف روژا بیتا روژا بختواریه و شادیه و گشتنا همون کردکی آوات و هیوایت خوب ئەڕۆژە مێژوێمە بۆ نوێکەنەوە پێنجی مانگ ڕۆژێکی خێرە بەرەکەتە لە کوردستان و هەموو گەلی کورد بە پارتی و چتیش پێک بێن کە پارتی و چتی پێک بێن مەشاکلی کورد هەموو حەل دەبیتن لەسەر شەشی بەسیط با دانیشتن دووخۆڵی دوو قسەی باش بکەن و دوو خێرخوازی قسەی بدەکەن بەش ئەو بەهارە دوو بەهارە بۆ گەلی کورد و گەلی کورد خێرێکی بینی لەو پاشی و هەموو حەزاب و دەردە سەریەکە کوردی دیتی ئەو ماڵ ئامار خراببوونە و ئەو دنیا خراببوونە دنیا خراببوون کورد چ نەمانە بینی کورد لۆ ئەوڕۆ کورد دری خۆش نەبی ڕۆژی راپەرین پیرۆز دەکەم لە خەلکی گەلی کوردستان و هیوادارم خەلکی گەلی کوردستان ئەو یادە بەرز و گرنگ ڕابگرن و داواش لە هەموو حەزبەکان دەکەم بە تایبەتی پارتی یەکێتی کە بە زووترین کات حکوومەتی پێک ببینن چونکە خەلکی کوردستان زۆر ماندی بووە و زۆریش ئەزێتی کێشایە بەنسبەت راپەرینیش من خۆم لەو ڕۆژێوە بەشداری راپەرینم کردیە بە ڕۆژێکی مێژووی دادەدەێنم و هیوادارم گەلی کوردستان ئەو ڕۆژە بە ڕۆژێکی پەرشەنگدار و مێژووی بزانیتن.